بێت ئێمە زۆر جار لە کۆی بەرنامەکانە ڕای گەنجمان وەرگرتووە لەسەر ژیانیان لەسەر بیربۆچوونیان بەرامبەر بە ژیان لەسەر هەر بابەتێک کە ئێمە دەستنیشانمان کرد و ئامادەمان کردبێت بەڵام لەم بەرنامەیە ئێمە ڕوئەکەینە ئەو کەسانی کە چوونەتە تەمەنەوە یاخود تەمەنێکیان بردوتە سەر ئاخۆ چیرۆکی ژیانی ئەوان چۆن بووە لیانە پرسین ئێوە ئەو کاتی کە ژیانی هاوسەرگیریتان دروست کردووە بە خۆشەویستی ژیانی هاوسەرگیریتان پێکەیناوە یاخود ئەو کاتە ژیانی هاوسەرگیریتان لە ڕێگەی ڕێکەوتەوە بووە لیانە پرسین لەماوەی ئەم چەند ساڵی تەمەنەتە سەفەرێکە کردووە بۆ دەروی وڵات بۆ گەشت و گوزار لیانە پرسین چیرۆکی ژیانی تۆ لە چی پێکاتووە بەلەوەی ئێمە دەست پێکەین یوای تەمەندرێژی بۆ هەمیان نەخوازین اینجا لەگەڵمانە بن چەند ساڵیت؟ من 68 هیچویەکم دوورە هەرە وەڵڵا دوورە ئەسکەریم کردووە و دوای ئەسکەری ئێستا کرێکارم تەمەنت چەنە پێش هەموو شتێک؟ 62 ساڵ واللهی من چۆن ژیاوم من ناڕەحەت ژیاوم لەبەرەوەی هەڵەبجەیم کیمیاباران و عەزاب و بێ و بڕۆ و ئەمانم زۆر بەرکەوتووە دڵداری و کردووە؟ زوو ئا خۆشەویستیت کردووە؟ بەڵێ هەرە وەڵا کردووم بە خۆشەویستی ژیانی هاوسەرگیری پێکەیان وەڵا نەوەڵا ئەو وەختەوە نەبوو نەدەدی یەکسەر یان نایتێ والله من مالی سیوەشتم 75 ساڵ 74 ساڵ وڵا چیرۆکی ژیانی من بە کرێکاری و ماوەیە بەخۆ من و بە هیلاگونێکی زۆر و مناڵمان بەخێو کرد و سە مناڵمان لە دەور و فرژ نەماوە ئەوەی شووی کردو شووی کرد ئەوەی ژنیانی و ژنیانی و ژیانی ئێسەر نازەم ژیانی ئێسەر سۆزێ زەحمەتە كيدتا كتلاوم كيدتا كتلاوم كيدتا لدسمتو بخارجيت نايته ونايته لدسمتو بخارجيت نايته ونايته خەڵکی ئەم شارم لە مەڵکەی لەدایک بوو ئەسڵی شارم گەنجەکان ئێستا هیچی بە عەمەل نایە هیچی بە عەمەل نایە بۆچی؟ خۆیان ناگرن لەسەر ئیش خۆیان ناگرن تاقەیان نییە ئەبێ دایک و باوک پارەیان باتێ ئێستا من کرێکار هەیە ئەڵم وەر لەگەڵ مایش کە ڕۆی سیگە زارەی مەڵێ نایەم لە زامانی عەبدولکەریم قاسما پۆلیس بووم تەمەنت چەنە؟ تەمەنم 78 ساڵ لە تەمەنی خۆتە تۆ دڵاری و کردووە؟ نا نەو کردووە؟ نا چۆن ژیانی هاوسەرگیری پێکەیان؟ وەژیانی هاوسەرێ بە قسەی دایک و باوکمان کردوم ئەوان بۆیانێنان؟ ئەوان بۆیانە ناوێن لە چەند ساڵەیە تۆ ژیانی هاوسەرگیری پێکەیان؟ وەڵا تەقریبی 25 بوو تۆ تەمەنت؟ تەمەنم چەندە باشە؟ 75 ساڵ وەرە حەفتای چی؟ حەفتا 50 ساڵ 6 ساڵ هەرەوە 6 ساڵی تۆ؟ هیچی مناڵی دوێنەیە بە قسەی نەکراوە وەڵا هەموو لە قوڕ بەسەریا هەڵبڕژاون تەمەنت چەنە؟ بەخوا من 47م خۆی 47 باش لەمای ئەم 6 ساڵەیە هیچ سەفەرێکە کردووە بۆ دەروی وڵات ناوەم ئەودی ئەم وڵاتە و نەبی کام وڵاتە؟ ئەی ئەم وڵاتە ئەم هەم وەمەتە لێرا دانانیشتووە نەوەڵا دڵاریم نەکردووە ئەوە دیسکیەوە موسکێ دڵاری یەکەن ئێمە نین ناڵێ مادی 55 ئەنی بۆ تەمەنی 6 ساڵی ئارام لەمای ئەم چەند ساڵی ژیانتە سەفەرێکە کردووە؟ ناوەڵڵا بە حەیاتی چەند ناڵتەیە؟ چوار پیرۆکی ژیانی تۆ چۆنی بوو؟ وەڵڵا هیچ خۆشیمان نەدیوە ئەوتەی ئەم 20 ساڵەشی بەسەرەوە بێت وەختی خۆی ئێوە چۆن ژیانی هاوسەرگیریتان پێگەینا وەکو گەنجەکانی ئێستا بە دڵاری یاخودەوە تا هەر بە سوفە بوو؟ وەڵڵا من ئامۆزای خۆم بوو بە سوتفە بە سوفە بوو؟ وتیانە بێ شووی پێکە یان خۆت؟ وەڵا وتیانە بێ پێی بکەیت
ئیتر بەدڵی بێ بەدڵێ بە پێمان کردا دڵ بۆ کاتە بڵێم چی ئێستا ژی ئەژی لەگەڵ ئەمری خی کردو ئەرەڵە ئەمۆزای خۆم ئامۆزای خۆش ئەرەڵە خاتە منی درێژی بۆ ئێوە بەجێشت بێەوەی بێ یاخە دەست بێەوەی بێ قەت سەفەر وشتی شیر نەکردووە نەوەڵە بۆی شوێنێک نەوەڵە بۆی شوێنە نچ هەر لەم شارەیە بوو ئەرەوەڵە هەر لەم شارا بوو وەختی خۆی بە گەنجەتی دڵاری و کردووە چیم کردووە؟ دڵداری کوڕە ئای تۆ نەمان کردووە خۆشەویستی کردووە بەڵێ دایکی دەمیر و دەلیوە دایکی ئەوان یعنی لەو کاتەیە دڵاری کردو تاوە نەکردوێتەوە ئەی باش ئەی باسی قەراقم بۆ ناگەین لەو شەستویەکە قەراق من تەسمیلم کرد بۆ ئەوە ناڵێی باشە من یەک شت لێ بەرسم لەماوەی ئەم چەند ساڵی جارێ پێش چۆن؟ چەند ساڵی عمرم وەڵا تقریبا حەفتا و حەوت ساڵە بوو ئەم حەفتا حەو ساڵە لەماوەی ئەم حەفتا حەو ساڵەی سەفەرێکی کردووە دەروی وڵات ناوەڕا نەچووم حەقا نەچووی قەت نەچووم فقط لە جنوب عایدوم بە پۆلیسی دەریان کردو بووتەوە دووسەوە بیرتی ناریشمانێ بەخوا لەسەر کودایەتیش لەخوا بەدابێ باشم فقط چیە بێ تاکۆڵەکان لە قەرگە خانیان کردو هەردووکیان ئەی تۆ چیەکەی خانوەکەوانەکەم هەر ماوە لێرە دوو هۆدە پڕە لەشی ئەی لەگەڵ نەخۆشیشتا چۆنین بەخوا خراپم هینە گیانان تەختم هەیە و نەخۆشی تەختم هەیە و ئەم ملەیشم ڕقهینی هەیە ئازاری هەیە دڵاری کردوانێ بەڵێ باشە هەستەکەی ئێستا دڵاری ئێستا خۆشویستی ئێستا زۆر جیاوازی هەیە لەو کاتی کە ئێوە خۆشویستیتان کردووە ئای تەبعاً جیاوازی هەیە ئەو وەختە ناڕەحەت بوو ئەو وەختە ناڕەحەت تۆ تەماشای یەکێکە کرد زۆر مراقەبەت لەسەر بوو ئێستا مۆبایلەوە ئێستا سیارەیە و ئەمانە ئاسانە بە مۆبایل وانە ئەجاران ئێوە چۆن خۆشەویستیتانەکە مەسەن ئەگەر تۆ خەبەری تۆ بگەشتایەتە لای کچێک چۆنی پێێتەوە نامە بوو ئاوێنە بوو چی بوو والله خۆی زیاتر کاغەز ئەو وەختە نامە ئەم کاغەزانتان چۆنی ئەگەیان واللهی ئەوە چوو بەڕێوە تۆ چوو بەڕێوە فرێتە هەڵیەگرت لە کۆڵانەکەیە لە شوێنەکە ئەو شوێنەی کەمە بەسە بوو خۆشیانی و کاتە زۆر دڵاری کەم هەبوو چی هەبوو مەگەر جاران فەرچەو عەبا هەبوو نەوایە شەرم هەبوو هەر ڕوومان ناسەیری ئافرەتی بکەین گۆرانی شاعیر ئەڵێ باسی پەچەت کرد ئەڵێ لە درزی پەچەوە شعرێکێ لە درزی پەچەوە باسی ئافرەتێکە کاکابینیوێتی تۆ لە کاتی گەنجێتیە لە درزی پەچەکانیانەوە سەری چاوی کچەکان دەکرد بەخوا بەکەمی بۆ بەڵام من شعرێکی پیرەمێردی خۆشم پێ ئەڵێ ئەگەر لەسەر بەردێ دانیشتم و فرمێسکێکم ڕشت بێ چێڵێ بە مرور ئەم بەردە ناکرێ بە شوشە فرمێسکەکەی میژەوێ بە گوڵاو بە دیاری ئەینێرم بۆ یارەکەم بەڵام شعرەکە جێ بگرە ئەڵێ بە فرمێسکی گوڵی چاوم لەسەر هەر بەردێ گریا بێ کە بەردیان کرد بە شوشە پڕ گوڵاوە عەشقە بێوا بێ